برنج جیاواز لە دانەوێڵەکانی تر لە وەرزی پاییزدا دەدرێتەوە. ئێستا هاوڵاتیانی دەشتی هەریر و باتاز بە دروینەوەی بەرهەمی 6 مانگ لەمەوبەریانەوە سەرقاڵن. ئێستا وەرزی پاییزە و وەرزی دروێنەی برنجە. هاوڵاتیانی دەشتی هەریر و باتاز دوای 6 مانگ لە خزمەتکردنی برنجەکەیانەوە ئێستا برنجەکەیان پێگەیشتووە و بە دروینەوەیەوە سەرقاڵن. بەتامی و خۆشی برنجەکە شوای کردووە. زۆرکاران قازانجی باش لەو برنجە بکەن و لە بازار ڕەواجی باشی هەیە. ئەو برنجە ئەمە بیدایەتی دەستپێکردنی برنجی یەکەم جار هەردەکەی خۆش دەکەین با تراکتۆر سێگاسن ئەیچێرین دوای خەرماشەی لێ ئەدەین دوایە کە تەبڵەی لێ ئەدەین تەبڵەی هەردەکەی ڕاست دەکەین نۆ گۆلە دوای ئاوی بەسەوە دەنینەوە لە 20 مانجی 4 سەرەتای مانجی 5 دەست بە گۆلەکردنەکەین سەرتووکەکەی دایەنە ناوێ دەیچینین دوای خزمەت یەکەین تاوانە و برنجە لە باتاسی هەمووی 6 مانجیە. الله 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 سبحان الله واحد الله برنجەکان ئێکەی دەلۆخۆنچاندیە و ئێ ئەدورن و العادة أوي نية أوي أمن لوتوي وبجاراكم نوع برنجة كده بين الربيتا ينزوري خرابة لها أرض بزتيرن صاحب بندات نيتنا برنجة لو بجاراكم لو سارك دلو هوروني أوها بەپیتی دەشتی هەریر و باتاس و بوونی ئاوێکی باش لەو ناوچەیە وای کردووە لە دێرزەمانەوە هاوڵاتیانی ئەو ناوچەیە بە چاندنی برنجەوە سەرقاڵ بن و ساڵانە ڕێژێکی بەرچاو لە برنج بکەن و پێداویستی ژیانیان دابین بکەن و بەشێک لە بەرهەمەکەشیان بخەنە بازاڕەوە. لە بازاڕەکانیش مشتری زۆرە و باش سەرف ئەبێ تەنەکەی هەتا 6-7 هزار ئەچێ. برنجی باتاسێ سەر پشکە لە هەموو برنجا بەناوبانگترە مامۆستا و تێ پێشی ئینتیفازەی لێرامەش برنج و تشتی و هاکەین تەقریبەن ئەوە 26 سال 27 سارە ئەمن هەپەخۆ برنجە چینم کە دەڕاستە هینای ئەودا ئەبەینە ئاسی دوو ئاسن ئاسەکە بەس ئەو پەرکەی لێکەتەوە کە لێی کردەوە سپێبی کە سپی بوو ئەودا ئەنجینە ئەبی لۆ ئاسی بناس. برنج جیاواز لە دانەوێڵەکانی تر لە وەرزی پاییز پێدەگات و دەدورێتەوە. بەشێکی زۆر لە جۆتیاران بەداز برنجەکانیان دەدورنەوە و دواتر بە دەراسە پاچی دەکەنەوە و پاشان سەڵتووکەکە دەبەنە ئاش و ئامادەی فرۆشتن لە بازاڕەکان دەکرێت. ئازادۆمەرەوەی کەناڵی ئاسمانی پەیام دەشتی هەریر و باتاس.